کاندیدانی کۆمەڵی دادگەری تەطبیقی ئاەتی قورئانی پیرۆز دەکەن ومن أحسن دينا ممن أسلم وجهه لله وهو محسن چێ لەو کەسە دیندارتر و باشترە کەوا ئەخلەص دینەه کە بەدڵسۆزی لە بۆ خوای خۆی لە بۆ میلەتی خۆی لە بۆ مسلمانان لە بۆ عامەتی ئەوانەی لەسەر ئەو مەملەکەت و ئەو شوێن و ئەو قەوارەیە دەژین کێ لە ئێمە دڵسۆزتر بووە و بە ئیذنی خوای گەورە کەسیش نابێت لە ئێمە دڵسۆزتر بێ دووبارەی دەکەینەوە ئێمە دڵسۆزین بۆ ئەو میلەتە بە ئیذنی خوای گەورە بە مسلمان و غێر مسلمانەوە هەرچی مەظلومە ئێمە لە دیفاعکردن و بەرگریکردن و داکۆچیکردنین لە حەقی ئەو مەظلومانەی لەناو ئەو شوێنە و لەو عێراقیش دەژین یاخود لە کوردستان دەژین دووهەمین وهو محسن يعني وهو متبع بەڵام ئێمە کە دڵسۆزین لەسەر ڕێی شەریعەتی ئیسلام لەسەر ڕێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر ئەو دوو سیفەتەمان تێدا نەبی ئێمە کاندید نین ئێمە وەکیلی ئێوە نین ئێوە خەڵکێکی مسلمانن ئێوە ثیقەتان بە ئێمە هەیە بە ئیذنی خوای گەورە نەخۆمان و نەخاکمان و نەداهاتمان و نە هیچ شتێکی بە بەهای ئەو میلەتە نەک نافرۆشین مساوەمە بەرامبەر هیچ شتێک ناکەین ولا ڕابردووش ئەو بەڕێزانە زۆر بە جوانیان هێناوە ئینشاء ئەڵڵا ئێمەش بە جوانتری دینین